قوتابیانی بەڕێز ئەو کاتتان باش قوتابیانی پۆلی 11 لە یونیتی 7 بابەتێکی زۆر گرنگمان هەیە کە پەیوەندی بە پۆلی 12شەوە هەیە تەمان بابەتی ئەکتیڤ و پاسیڤ ئەمڕۆ باسی بابەتی ئەکتیڤ و پاسیڤ بۆ ئێوە خۆشەویست دەکەم قوتابیانی پۆلی 11 سیر بکەن یەک لە بابەتە زۆر گرنگەکانە ڕەنگە زۆر قوتابی لە بابەتەکە بە باشی تێنەگا بەڵام من لێرە هەوڵ دەدەم بە ئاسانترین شێوە بۆ ئێوەی خۆشەویستی باز بکەم و ئێوە بتوانن لە بابەتەکە زۆر بە ئاسانی تێبگەن. ئازیزانی من ئەگە باسی بابەتی ئەکتیڤ و پاسیڤ بکەین لە زمانی ئینگلیزی کاتێک ئێمە ڕستەیەکی ئەکتیڤ دەردەبڕین بە مانای چی دێ بە مانای ئەوەی کە ئێمە تەرکیز دەکەینە سەر ئەو کەسەی کە کارەکەی ئەنجام داوە بۆ نمونە دەڵێن ئازاد پەنجەرەکەی شکاند باشە ئازاد پەنجەرەکەی شکاند ئەلێرا ئەو کەسە دیارە کە کارەکەی ئەنجام داوە کە مەبەستمان ئازادە بەڵام ئەگەر بمانەوێت بیکەینە پاسیڤ کە مەوزوعی ئێمەیە کە دەبێت تەرکیز بکەینە زیاتر سەر بکەرنادیارەکە بکەرنادیار ناوەکەی بەخۆی وەیە بەڕاستی کەواتە ئەو کەسەی ئیشەکەی کردووە یان بکەری کارەکە نادیارە کاتێک ئێمە ڕستەیەکی لەو شێوازەمان هەیە دەڵێن ئازاد پەنجەرەکەی شکاند ئەگەر بمانەوێت بکەینە بکەرنادیار دەڵێن چی پەنجەرەکە شکێنرا چێشکاندی ئازاد بەڵام لێرە ئاماژەی پێ ناکەین بە بکەری کارەکەیان ئەو کەسێک کە کارەکەی ئەنجام داوە تەنها لە کاتێک ئەگەر بە ئێمەی وت پێویستە ئەو ڕستەیە بگۆڕی لە بۆ پاسیڤ بە بای ئەیجنت کاتێک وتی بای ئەیجنت کەواتە دەبێت بکەرەکە بەبیر بێنینەوە بگەرەکە ئاماژە پێ بکەین. ئەگەر قوتابیانی خۆشەویست سەرتا بین ئێمە ستراکچەر یان پێکهاتەی ڕستەی ئەکتیڤ و پاسیڤ چۆنە دەبێت ئەوە بزانین. لە هەموو ڕستەیەکی ئەکتیڤ هەموو ڕستەیەکی بکەردیار بەو شێوازە دروست دەکرێت قوتابیانی خۆشەویست تەماشاکە سەرەتا سەبجەکت هەموو ڕستەیەک لە زمانی ئینگلیزی بە بکەر دەست پێ دەکات دوای ئەو ڤەرب یان بیس ڤەرب بیس دێتن لە دوای ئەو ئۆبجەکت بە کوردی ئێمە دەتوانین بڵێن بەرکار یان ئەو وشەی کە دەکەوێتە دوای ڤەربەکە لە کۆتاییشدا کۆمپلیمنت چییە یعنی تەواوکەری ڕستەکە ئەوە ئەکتیڤە بۆچی ئەکتیڤە لەبەر ئەوەی بکەری ڕستەکە دیارە سەبجەکتەکە دیارە ئازیزان کاتێک ستراکچەرێکی بەو شێوازەمان هەیە کە ئەکتیڤە دەمانەوێت بیکەینە پاسیڤ بزانین ئەو گۆڕانکاریانە چین کە ئێمە پێویستە ئەنجامیان بدەین. قوتابیانی خۆشەویست سەرەتا سەبجەکتەکە لا دەبین دوای ئەو ڤێرب ئۆبجەکتمان هەیە پێویستیمان بە ئۆبجەکت هەیە ئۆبجەکتەکە دێنینە سەرەتای ڕستەی پاسیڤ لە دوای ئۆبجەکتەکە یەک لە ڤێرب تو بیەکان بەکاردێن ئەم ئیس ئار فۆر پرزنت ئەگەر ڕستەکەمان پرزنت بی ئەم ئیس ئار بەکاردێ ئەگەر ڕستەکەش پاست بی وەز وێر بەکاردێ دواتر پیپی ئەو پیپی چیان پاس پارتیسیپڵ یعنی شێوەی سێمی فرمان یعنی ئەو ڤێربەی لێرە کە هەمانە ئەوجە چ پرزم بێت چ پاست بێ پێویستە بیگۆڕین بۆچی بۆ شێوازی سێمی فرمان کە مەبەستمان پیپیە اینجا کۆمپلیمنت تەواوکەرەکە وەک خۆی دەنووسیەوە ئازیزان ئەوە ئەو ئیجراعاتەی ئەو شێوازانن یان ئەو گۆڕانکاریانە کە ئێمە کاتێک ڕستەیەکی ئەکتیڤ دەکەینە پاسیڤ دەبێت ئەو گۆڕانکاریانە ئەنجام بدەین. تەبعاً هەنگاوەکانی گۆڕینی ڕستەی پاسیڤ یان ئەکتیڤ لە بۆ پاسیڤ دەبێت ئەو خاڵانە ڕەچاو بکەین بەڕاستی بکەری ڕستەکە لا دەبین وەکو تازە ئاماژەم پێ کرد ئۆبجەکت دێنینە سەرەتای ڕستەی پاسیڤ دواتر یەک لە ڤێربتیبیەکان بەکاردێنین ئەم ئیس ئار وەز وێر دواتر ڤێربی ڕستەکە دەگۆڕین لە بۆ پیپی اینجا تەواوکەر خۆی دەنووسینەوە ئەگەر دوو دەستودیدمان هەبوو لە بکەرنادیار لایەن دەبین و بای ئەیجنت کاتێک بەکاردێنین ئەگە داوامان لێکرا فۆر ئێگزامپڵ ئەگە سەیری ئەو نمونەیە بکەین ئازیزان The filming is run by the director. فیلمەکە لەلایەن دایرکتەرەکە بەڕێدەچێت یان دیرێکتەرەکە بەڕێدەچێت ئەلێرە ئازیزان کاتێک ئەمن ئەو ڕستەیەم هەیە ئەو ڕستەیە عادەت هەن ئازیزان ئەمە ئەو ڕستەیە سیر کرد چ بەکار هاتووە یەکسەر چیمان بەکارهێناوە بایمان بەکارهێناوە کەواتە ئەگە گوتی بای ئەیجنت دەبێت سەبجەکتەکە بنووسینەوە لە هەمان شێوە بای دێنجرس دەگ بای دێنجرس دەگ ئەوەشان بە هەمان شێوە بای ئەیجنتە کەواتە بای ئەیجنت کاتێک بەکاردێنین ئێمە دەمانێت سەبجەکتەکە دەرخینەوە و هەندێک جار ئەو ئۆبجەکتەی هەمانە
ئازیزان هەندێک زار ئەو ئۆبجکتی هەمانە subject pronoun یعنی object pronoun object pronounەکە میە یان ئەزە یان یووە یان هیمە یان هێرە یان ذێمە یان ئیتە کاتێک دەیگۆڕین لە بۆ پاسیڤ دەبێ ئەو object pronounە بکەینەوە subject pronoun یعنی می دەبێتەوە ئاوای ئەز دەبێتەوە وی و یو هەر یووە هیم دەبێ ببتەوە هی هێرش دەبێتەوە شی و ذێمیش دەبێ ببتە ذەی و ئیتیش هەر وەکو خۆیەتی ئازیزان ئێستا دین قوتابیانی ئازیز و خۆشەویست هیچ لە خۆتان تێک مەدەن بەڕاستی بابەتێکی ئاسانە ئێمە دەین یەک باسییان دەکەین سەرەتا تەبعاً 7 شێوازمان هەیە بەڵام ئێمە کردومانەتە 4 قاعیدە یان 4 سترکچەر دەرمان بڕیوە سترکچەرەکان ئاسانن تەنها تێگەیشتن و زەینی خۆتی بدە قاعیدەکان گرینگە ئەگەر ئێمە بین سەرەتا present simple و past simple شێوازی پاسیڤەکانیان چۆنە ئازیزان تەماشا بکەن هەموو ڕستەیەکی زمانی ئینگلیزی وەچی گوتم ئەگەر ئەکتیڤ بێ بە سەبجەکت دەست پێ دەکا لە دوای سەبجەکتەکە خۆشەویستان لە دوای سەبجەکتەکە چ دێتن ڤەرب دێتن ئەو ڤەربە یان SES یعنی پرێزنتە یان ڤەربەکەمان ئیدیە پاستە یعنی ئەگە پرێزنت بی ئەوە S یانی ئێسی پێوەیە بە زۆری ئەگە سەبجەکتەکەمان هی و شیوت بێ ئەگەر سەبجەکتەکەمان هی و شیوت نەبێ بەس تەنها ڤەربەکە پرێزنتە یان ڤەربەکە پاستە ئەو جەگە ریگولەرەکان بی ئیدیە ئیریگولەرەکان بی جیاوازە دوای ئەوان ئۆبجکت دی لە دوای ئۆبجکتەکە کۆمپلیمنت دی ئەوە ئەکتیڤە ئەوە پرێزنت سمپڵ و پاست سمپڵ ئەکتیڤە طبعاً زۆر جار هەیە تایم ڕفرنسەکانمان هەیە وەکو یەسودەی ئەوانە کە ئاماژەن بەوەی کە ڕستەکە پاستە یان always usually often sometimes every day ئەوانە پرێزنتن ئاگاد لێبی کاتێک ڕستەکەی ئێرەمان ئەگە پرێزنت بوو ئەکتیڤە دەمانەوێت بکەینە پاسیڤ چ گۆڕانکاریی ڕوو دەدا ئۆبجکتەکە دێتە سەرەتای ڕستە تەماشاکەن ئازیزان ئۆبجکتەکە دێتە سەرەتای ڕستە کە ئۆبجکتەکە هاتە سەرەتای ڕستە لە دوای ئۆبجکتەکە چ دێتن ئەم is are ئەگەر ڕستەکەمان پرێزنت بی ئەگەر ڕستەکەمان پاس بی چ بەکاردێ was یان were لە دوای وەزوێرەکە verb pp ئەو ڤەربە کامەیە ئەو ڤەربەی ئێرەیە دەبتە verb pp ئاگاد لێبی یعنی دەبتە شێوازی سێمی فرمان لە دوای ئەو کۆمپلیمنت دێتن ئەوە پاسیڤ طبعاً ئەم is are وەچی گوتم قوتابیانی ئازیز ئەگەر ڕستەکەمان پرێزنت بوو ئەم is are ئەگەر ڕستەکەمان پاست بوو ڕستە ئەکتیڤەکەمان پاست بوو وەزوێر بەکاربێ وەزوێر وەزەکە لە بۆ سینگلەرەکانە وێرەکەش لە بۆ پلوڕەلەکانە ئای لە بۆ ئەم هیوشی لە بۆ ئیز ویوزەی لە بۆ ئار ئاگال لێبی ئێستا بین طبعاً هەتا بینە سەرنمونەکان تۆ باشتر لە بابەتەکە تێدەگەی خۆشەویستان تەماشاکەن دانا breaks the window دانا پەنجەرەکە دەشکێنێ باشە ئەو ڕستەیە چ جۆرە ڕستەیەکە ئەکتیڤە ئەوە ئەکتیڤە How can we change this sentence to passive باشە ئەو ڕستەی کو دەکەینە passive ئەوە subject ئەوە verb ئەوە object باشە ئەم ڕستەی ئەکتیڤ کە دەکەمە passive پێویستم بە چ هەیە پێویستیم بە چ هەیە ئازیزان پێویستیم بەوەی هەیە ئۆبجکتەکەی بینمە سەرەتا باش ئەو ئۆبجکتەکەم هینا سەرەتا ئەها خۆشەویستانم تەماشاکەن the window ئەوە ئۆبجکتەکەیە هێنامە چەند دەرێ هێنامە سەرەتا ئەوە verb ئەوە subject لە دوای ئۆبجکتەکە دەبێت چه هەبێ ئەم is are لە بۆ present ئەگەر ڕستەکە وەزوێژ لە بۆ past ئەگەر ڕستەکە past بی باشە ئەلێرە ئەو ڕستەیە present یان pastە breaks broke نەخێر breaks کەواتە presentە مادام present بی ئەم is are یەکەچیان بەکاردێ ئەویش it depends on the subject ئەوەی جەوتە سەر subjectەکەی subjectەکەمان چیە لێرە ئیتە ئەگەر ئیت بی دەبی is بەکاربێ لەبەر ئەوەی the window بێجیانە ئیتە کەواتە is بەکاردێنین خۆشەویستانم ئەگەر ئای باە ئەم بەکاردێنە ئەگەر کۆ باە the windows ئێسی کۆی پێوە باە دەمگۆ r بەڵام ئەلێرە لەبەر ئەوەی تاکە دواتر ڤێربەکە break ئەو ڤێربە دەی ببتە pp خۆشەویستانم break broke broken کەواتە من پێویستیم بە brokenەکە هەیە ئەوە پیپیەکەیە لەبەر هەندێ ئێستا ڕستەکەم کردە پاسیڤ بەڵێ کردمە پاسیڤ
What is happening when our question said, please change this sentence to passive by agent. باشا تسألوا ده أجا قلتي أصلا لو بك passive بلام by agent. By agent. عزيزان. يكسر أتودلتي by subject كمان سيا دانايا. دلي by دانا. أو جلستك كتاي بيديني. يعني أجر تنها دعوة لك دي قلتي باي ايجنت حليبك او زدلي باي دانا او بوشي وازه ما دتوانين رستيتشي اكتيف بكينا باسيف. What about this one? We use oil for heating in Kurdistan. اما لكردستان نود بخو كان كنو بكادين باشا علي رأسي زانديسان بس يمكن زين شي معناها خوش ويستان ايه اها subject verb object complement باشا object كمان شيء oil لبرتي اسم بكاينات كا use أو verb كا present و past نية لبرهندي اسم بكاينات كا وش تاكا oil is used كا أو pp أوش complement كا يعني هيز قران كاري شيء وما نكد وتنها subject كمان لا بردوا object كدينينا سرتها لدواي وي is are لبر أو يرستكا present دواتر verb رستكا دكينا PP in that complement كاش دارو سينوا أو هادو شيء present من ورستانا. What about this one? أو I am pasta. Somebody gave me some money. علي لا أو object كيا أو verb كيا أو subject كيا subject كيا لا دبم object كيا دي المسألة تا me object pronoun they become a subject pronoun me كده بتا I دواتر لو was لبر أو gave pasta ما دام pasta كواتا يان was يان were لقال I was بكاده that's why we use was تنها was بكادينم أدي أو give given ده بيبي كما تي PP كواتا كلمة PP أو just some money complement كاش خويدا نسموه أو يعني رستشي past بو عزيزاني من أو pasta أقدر بن طبعا زور نموني تريش مان هي بلام لبر أوي كاتا كمان زورني إيما ناتوانين بردوام همون نمونا كان باز بكين تنها تو پێویستە تێبگەی لە بابەتی ئەکتیڤ و پاسیڤ کە ئێمە چۆن دەیانگۆڕین ئەوە سەبارەت بە پرێزنت و پرێزنت سمپڵ و پاست سمپڵ باشە ئێستا جۆری تریشمان هەیە باشە ئەدی پرێزنت کەنتینیوز و پاست کەنتینیوز چۆنە طبعا ئەو تایم ڕفرسانی ئاماژە دەکەم بە پرێزنت کەنتینیوز و پاست کەنتینیوز چین خۆشەویستانم now at the moment you are right now اگر اما تماشای ڕستەیەکی ئەکتیڤ بکەین کاتێک دەکەینە پاسیڤ ڕستەی ئەکتیڤی present continuous چۆنە subject is are verb ing object complement يعني object ڕاستەخۆ دەکەوتە دوای verb ing کەی ئازیزان دواتر was و were ئەوە لە بۆ past continuousی دیسان verb ing object complement خۆشەویستانم کاتێک دەمانەوێ ئەوەی بکەینە پاسیڤ دەبێ ئۆبجێکتەکە بێنینە سەرەتا ئەو ئۆبجێکتە ئەم is are بە گوێرەی ئۆبجێکتەکەی نەک بە گوێرەی سەبجێکتەکەی دادەنین was و were بە گوێرەی ئۆبجێکتەکەی نەک بە گوێرەی سەبجێکتەکەی دادەنین ئاگال لێوی دواتر being ئەو بینگە چییە ئەو بینگە زیادکراوە لەبەر ئەوەی ئەمە verbi ڕستەکە کە verb ing دەی بیکەمە چی دەی بیکەمە pp ئەدی باشە ئەمە ئیز و ئاریش ئەوانیش ئاینجی خۆیان لە ئێمە دەوێ کەواتە ئەو بینگە زیاد کراوە یعنی ثابتە ناگۆدرێ بە هیچ شێوەیەک لە هەموو نمونەیەکی present continuous و past continuous passive پێویستە بینگ هەبێ و verbi ڕستەکە ئاینجەکە دەبێ بتە pp ئەو زە complement ئەوە پاسیڤەکەیە خۆشەویستن ئەلێرە بابەتێکی یعنی شتێکی نقطەیەکی زۆر گرنگکەیە خاڵێکی زۆر گرنگکەیە پێویستە بیزانن هەموو مۆزوعەکانی پاسیڤ هەموو جۆرەکانی پاسیڤ present simple past simple present continuous past continuous present perfect past perfect future continuous هەر حەفت جۆرەکەی ئیلان دەبی verbi ڕستەکەمان چی بێ pp بێ ئەوە زۆر زۆر مهمە یعنی بابەتی پاسیڤ دەبی verbi ڕستەکەمان بە بەردەوامی pp بێ بەڵام ئەو بینگە وەکو قەرەبووکردنەوەیەکە لە بۆ کنتینیوزەکەی دەبێت بۆی زیادکەین ئەگەر بین ئەو نمونانە باز بکەین یەک دوو نمونەش لێرە وەربگرین I'm cleaning the windows at the moment
ڕاستەخۆ کە تەماشای ئەو ڕستەیە دەکەی دەزانی ئەوە ڕستەیەکی پرێزنت کەنتینیوزە ئەم کلینینگ ڤەرب ئایەنجی ئەو ئۆبجێکت ئەوش کۆمپلیمنت کاتێک دەکەینە پاسیڤ the windows بەڵێ ئارم بەکاری نایە لەبەرەوەی کۆیە بینگ ثابتە ناگۆدرێ بە هیچ نەوعاچی کلینت ئەوە پیپیە ئەنی ئەو ئایئنجیە دەی بکەمە پیپی ئەو جا کۆمپلیمنتەکەش وەک خۆی دەنووسینەوە تەبعاً خۆشەویستانم ئەتوو زۆر گرینگە هەر کاتێک لێرە پرێزنتتە بوو دەبی لێرەش پرێزنتتە بی نابی بیکەیە پاس بە هیچ نەوعاچی ئەوە پرێزنت continuous passive ئەدی ئەویان چیە؟ ئەوە past continuous passive she was washing the car last night کچەکە دوێنێ شەو سارەکەی شوشت باشە بە هەمان شێوە the car objectە لەبەر ئەوەی subject to verb ing ئەجا object complementمانەیە the car objectەکە دێنە سەرەتا was لەبەر ئەوەی ئەلێرە past دەبی لێرەش past بی یان was یان were زیاتر نییە being سابتە ناگۆدرێ واشت پیپیەکەیە verb پیپیەکەیە چکە verb ing دەی بکەینە پیپی washing دەتە washed last night ئەوەشیان بە هەمان شێوە کاتی ڕابردووە لەبەر هەندێک ئەوە present continuous و past continuous بەو شێوازە ئەمە باسی دەکەین خۆشەویستانم هیچ لە خۆتان تێکمەدان ئەوە present continuous و past continuous ئەگە بینە سەر present perfect و past perfect باشە present perfect passive و past perfect passive ئەویان چۆنە هەموو ڕستەیەکی present perfect یان past perfect بەو شێوازە بەکاردێ سەرەتا subject خۆشەویستان دوای subject have و has لە بۆ present perfect had لە بۆ past perfect دوای ئەوان چ دێ خۆی پیپیان لە دوو دێ یعنی they followed have has had by pp ئەوانە لە خۆیان پیپیان لە دوو دێ ئەینجا object ئەو جا complement ئەوە ئەکتیڤە کاتێک دەکەمە passive objectەکە دێنمە سەرەتا دوای ئەوە have و has لە بۆ present perfect had لە بۆ past perfect ئەو بینە سابتە وەکو بینگەکەی continuously لۆ ئەو بینە سابتە لەبەر ئەوەی have و has و had ئەوان دەڵێن ئەمە پیپی خۆمان دەوێ ئێ باشە پاسیڤیش دەڵێ ئەم پیپیم دەوێ کەواتە پیپی خۆمان دەدەینە پاسیڤی بەڵام بین وەکو پیپی بەکاردێنین لۆ ئەوەی have و has و hadەکەی قەناعەت پێ بکەین یان قەرەبووی ئەوان بکەینەوە ئەجە کۆمپلیمنت ئەگە بین نمونەمان هەبی the children have played football change to passive and use already باشە the children have played ئەو present perfectە چۆن زانی present perfectە ئازیزان لەبەر ئەوەی لە دوای have pp هاتووە لەبەر هەندی ئەو present perfecتە ئەگە سیرکەین ئۆبجێکتەکەمان چییە فوتبۆڵە ئەوە ئۆبجێکتە دوای ئەوە have یان has بەکاردێت تەمان لەبەوەی تاکە has بەکاردێت دواتر already کە adverbs of frequency دەکەیتە دوای have و has بەبەردەوامی لە ناوڕستەدا بین ئەوە پیپیەکەیە بەڵام ئەو پیپیە ئی have و hasەکەیە ئەدی پیپی ڕستەکەی چۆنە پلەید کەواتە ناگۆدرێ ئەلێرە پێویستمان بەگۆڕی نیشت نییە چکە خۆی have و has پیپی وەردەگری کەواتە وەک خۆی داگەنێنەوە هیچ خۆ تێکمەدە بەڵام ئەو بینە ئاگادار بە زیاد کراوە وە سابتە ناگۆدرێت بە هیچ نەوعاچی لەو مەوزوعی ئێمە ناتوانین بیگۆڕین خۆشەویستانم ئەگە سەیر بکەین نمونەیەشترمان هەیە she had washed the dishes yesterday ئەوە پاستە کەواتە past perfect passive she subjectە had washed pp دوای ئەوە the dishes objectە باشە the dishes دێنینە سەرەتا ئەوەکو object دوای ئەوە had طبعا ئەوە تاکو کۆی نییە هەر هادە وەک خۆیتی ناگۆدرێ دوای ئەوە بین ئەو بینە سابتە خۆشەویستان ئەو بینە سابتە ناگۆدرێ بە هیچ نەوعاچی دوای ئەو vێر برستەکەی کە دەیبتە پیپی مەبەستمان وۆش دەکەیەوە وەک خۆی دەینووسینەوە و بینەکەش سابتە ناگۆدرێ ئەوە سەبارەت بە present perfect passive لەگەڵ past perfect passive زۆر گرینگە و پێویستە وریابن ئەوەی گرینگە ئەلێرە ئەوە ئاماژەم پێکردو باسم کرد خۆشەویستانم ئێستا بینە سەر کۆتا زۆر کە future passive یان passive with going to ئەمە دەتوانین بەکاربینن ئەلێرە خۆشەویستانم ئەمە چۆن دەتوانین بڵین ئەو ڕستەیە پاسیڤە لە بۆ مۆدەڵ یان مۆدەڵە ڕستەکە هەر کاتێک یەک لە مۆدەڵ ڤەربەکانمان هەبوو و بە زۆریش mostly we use will بە زۆریش وڵی بەکاردێنینە عادەتەن یان ئەمە is are with going to بەکاردێنین
ئاگاتان لێبی لە دوای مۆدەڵەکان و هەم لە دوای گەوینگ توش بە بەردەوامی چ دێ خۆشەویستانم ڤێرب بەیس دێ لە دوای ڤێرب بەیسەکە ڕاستە خۆ چ دێ ئۆبجەکت دێ اینجا کۆمپلیمنت دێ باشە کاتێک دەمەوێت بیگۆڕم لە بۆ پاسیڤ ئۆبجێکتەکە دەینمە سەرەتا وازەحە لێرە چ بەکار هاتبوو چ مۆدەڵەکەت بەکارهێنا بوو وڵت بەکارهێنا بوو وڵی بەکاربینەوە شەڵت بەکارهێنا بوو شەڵی بەکاربینەوە هەر کامەیان بوو وەکو خۆی بەکاربینەوە یان ئەگەر گەوینگ تو بوو هەر گەوینگ تو بەکاربینەوە بەڵام ئەم ئیزوارەکە بە گوێرەی ئۆبجێکتەکەی دەگۆڕدرێ ئاگا لێبی لە دوای وان چ دێ ئەوانە دەڵێن طبعاً بابەتی پاسیڤ بە من دەڵێ کاکە ئەمن ڤێربەکەی دەی بکەیە پیپی لۆم ڤێربەکەی دەی بکەیە پیپی ئەو ڤێربەکەم کردە پیپی ئەدی باشە مۆدەڵەکانیش دەڵێن ئەمە بەیسی خۆمان دەوێ کەواتە ئەو بیەی بۆ زیاد دەکەم زیادکراوە ئەو بیە وەکو بینگەکەی کەنتینیوزی وەکو بینەکەی پەرفەکتی بیەکەش وەکو لە بۆ مۆدەڵەکان یان لە بۆ فیوچەرەکەی زیادی دەکەم ئەگە بین نمونەیەکی وەربگرین خۆشەویستان سیرکەن ئەگە ئێمە بین نمونەیەک وەربگرین you will forget the rules quickly you will forget the rules quickly ئەلێرە ئەگە تەماشا بکەین subject will base ئەو verb base the rules object ئەوەش complement باشە کاتێک دەکەمە پاسیڤ چ گۆڕانکاری ڕوو دەدا the rules دێتە سەرەتا will وەکو خۆی ئەو بیە زیاد کراوە وەچی گوتم لەگەڵ فیوچەرەکان فیوچەر پاسیڤ بە بەردەوامی دەبی بۆ زیادکەین forget ئەو بەیسە دەی بیکەمە پیپی forget forgot forgotten کەواتە forgotten بەکاردێنم quicklyش کۆمپلیمنتەکە وەک خۆی دەینووسینەوە کەواتە ئەوە کردمە پاسیڤ ئەدیگە going to be we are going to take the horses to the stable ئەلێرە take بەیسە the horses ئەو ئۆبجێکتەکەیە هۆستەکەی دەینمە سەرەتا the horses are لۆ ئارم بەکارهێنا لە بەرەوەی کۆیە going to وەک خۆی دەینووسینەوە ئەو بیە زیاد کراوە لە بۆ هەموو بابەتە چی future passive ئەو بیە دەبێت زیاد بکرێ taken take took taken دەبێت بیکەمە pp verb ڕستەکەیە ئەوەش کۆمپلیمنتە ئاگادار بە ئەلێرە بابەتی پاسیڤ لەوەندەی کۆتایی دی هەر حەفزۆرەکەم باس کرد بەڵام زۆر زۆر مهمە ئەتوو بزانی لە کەنتینیوزەکان ئەتوو بینگت پێویستە لەوێندەر خۆشەویستانم بینگ باشە لە بۆ پەرفێکتەکان پێویستە بزانی کە بینت پێویستە لە بۆ فیوچەر پاسیڤ پێویستت بە بی هەیە ئەو سێیە ناگۆڕێن بە هیچ نەوعەچی خۆشەویستانم ئەو سێیە ناگۆڕێن ئاگادار بن یعنی ئەتوو ئەلێرە بە بەردەوامی ئەو بینگە ئەو بینگە ناگۆدرێ خۆشەویستان دەبێ ئەوانەمان هەر هەبێ یعنی بە جوانی بینوسین بینگ بین بی ئەوانە ئەو نقطانن کە لە بیریان نەکەی و هەموو ڤێربەکانی بابەتی پاسیڤ دەبێت چی بێ پیپی بێ هەر حەوت جۆرەکەی پاسیڤ present simple past simple present continuous past continuous present perfect past perfect لەگەڵ future simple هەر حەوتیان دەبێ ڤێربەکانیان پیپی بێ لە بابەتی پاسیڤ خۆشەویستانم ئەوەش بابەتی ئەو ڕۆمان کە بە هیوادارم ئێوەی ئازیز سوودمەند بوو بن لە بابەتی پاسیڤ کە بابەتێکی زۆر گرینگە ئینشاءالله قوتابیانی خۆشەویستمان لە پۆلی 11 سەرکەوتوو دەبن و تێگەیشتون لە بابەتەکە بە هیوای نمرەی بەرز بۆ ئێوەی خۆشەویست زۆر سوپاس هەتاوانەیەکی تر لەگەڵ ئێوەی خۆشەویست